سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئێمە ئێستا لە تەلاری هونەرین وا بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 3 لە تەلاری هونەر یادێک بۆ کەسایەتی دیاری سیاسی قادری حاجی عەلی بەڕێوە بچێ. لە ئێستادا کەس و کار و خانەوادەکەی و هاوڕێیانی سەرقاڵی ئامادەکارین بۆ یادەکە. ئێمە دەچینە لای یەکێک لە خانەوادەکانی کەسایەتی دیاری سیاسی قادری حاجی عەلی تاوەکو باسی ئامادەکاریەکانمان بۆ بکە بۆ ئەم یادە. سڵاوت لێبێ وەکو خانەوادەی قادری حاجی عەلی، ئەمڕۆ یادەکە چۆن بەڕێوە چێ و ئامادەکاریەکان چۆنن؟ زۆر سڵاو لە ئێوەش بێ. ئەمڕۆ کە کاتەیەکی سێی 2021 ساڵیادی لەدایکبوونی کاقاری برامە و بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ئەو یادەمە دواخست بۆ ئەمڕۆ چه هاوڕەکانی بە هاوکاری هاوڕەکانی و چه خانەوادەکەشی. یادەکە تا چەند لە ژێر ڕێنمایی تەندروستەکان یاخۆ ڕێنمایە تەندروستەکان ڕەچاو کراوە؟ هەموو کارێکی پێویستمان کردووە ئەبینن ئەتوان تەسویریکەن کورسی بە کورسی خەڵک دانیشێ و ماسک و تەعقیم و ینی هەموو ئامادەکاریێکمان بۆ کردووە. ئەم یادەی کەسایەتی قادری حاجی عەلی کە کەسایەتێکی سیاسی ئێوە ئەمڕۆ یادەکەکەنەوە بە بەشداری هاوڕێ و ئەو کەسانەی کە خانەوادەکەین و لەگەڵ ئەوانشدا کەسانی تریتیایە یاخود کەسانی ئاسایی. وەڵا ئێمە کە بڵاومان کردێتەوە بۆ هەمووانە، بەڵێ بۆ هەموو کەسێکە، بۆ هەموو لایەنێکە، بۆ هەموو حیزبێکە، بۆ خەڵکی سادەیە، بۆ هەموو کەسێکە. بەگشتی سەرچاوەکان سەرچاو. ئێساش دەچینە لای یەکێک لە ئامادەکارەکانی یادەکە کە لە ئێستادا سەرقاڵی ئامادەکارین بۆ یادەکە. تاوەکو بزانی ئامادەکاریەکان بەچی گەیشتووە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش یادەکە چۆن بەڕێوە ئەچێت. بەڵێ ئەمڕۆ یەکی سێ کە هاوکاتە لەگەڵ یادی لەدایکبوونی برای خۆشەویستمان سەرکردەی خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان کە قادری حاجی عەلی کەسایەتی سیاسی سەربەخۆی کوردستان هەموو ئامادەکاریەکان تەواو بووە. پاش ساعتێک ساعت و 20 دقەی تر ساعت 3 بڵێن ئەمڕۆ مەراسیمەکە دەست پێ کات مەراسیمی یادی کا قادری حاجی عەلی. دیارە بەهۆی پەتای کۆرۆناوانەیە لە کاتی خۆیان نەتوانرا چ لەو شتی بۆ بکرێ، بەڵام ئەمڕۆ مەراسیمەکە بە ڕێکارێک تەندروستیەکانەوە وەکوە بینن لە هۆڵەکەیە هەموو ڕێکارێکی تەندروستی گیراوەتە بەر بۆ مەراسیمەکە. یادەکە بەشداری هەموو کەسایەتیەکان یاخود لایەنەکانی تریشی تێدایە؟ بەڵێ یادەکە بە بەشداری هەموو حیزب و لایەنە سیاسیەکان و بەتەو بەشداری هەموو خەڵکی کوردستانە بێت، هەموو لایەک بەشدارە تایدا. زۆر سوپاس بۆ ئێوەش. بەڵەوەکو ئاماژەیان پێداکە کاتژمێر 3 لە تەلاری هونەر یادەکە دەکرێتەوانێ و لەژێر ڕێنمایی تەندروستیدا هەموو ڕێنمایە تەندروستەکان گیراوەتە بەر بۆ ئەوەی کە سەلامەتیە و کەسانەی کە لێرن بەشداری یادەکە دەکەن و چەندین کەسایەتی و هونەرمەندان و ڕۆشنبیران و خزم و خانەوادەکانی لێرانە بەشداری یادەکە دەکەن تاوەکو یادێک بۆ کەسایەتی سیاسی قادری حاجی عەلی بەڕێوە دەچێت.